بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز دارە محەممەد ئەمین چاودێری سیاسیمان کردووە. سڵاو مامۆستا دارە بەخێر بێن، سپاس بۆم دەرفەتە. لە ئەرزی واقعدا ئێستا پەرلەمانی کوردستان ڕۆڵی چی دەبینێت؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو لە بەڕێستان لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. لەڕاستیدا پەرلەمانی کوردستان وەکو هەموو پەرلەمانی وڵاتە دیکتاتۆرەکانی سەرزەوی لە ڕاستی پەرلەمانەکە تەنها پەرلەمانێکی ڕەمزیە و ناتوانێت بەکاری خۆی هەستێ. پەرلەمان گەورەترین دەسەڵاتە کە دەتوانێت چاودێری حکوومەت بکا و لێپرسینەوە لێ پێچینەوە لە حکوومەت بکا و تەنانەت متمانەی حکوومەتیش بەبێ پەرلەمان ناکرێ. یەکەیەکەی وەزیرەکان و سەرۆکی حکوومەتیش پەرلەمان دەنگی پێدا. پەرلەمانێک کە هەموو دەسەڵاتەی هەیە دەبوو دوابڕیار لای پەرلەمان بێ و دوابڕیار پەرلەمان دەری بکە. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان پەرلەمان هیچ سەلاحیەت و دەسەڵاتێکی نییە بەڵکو حکوومەت لە پەرلەمان گەورەترە و حیزب لە حکوومەت گەورەترە و زۆر جار ماڵباتێک لە حیزبەکەش گەورەترە و تاکە کەسێکیش لە هەمویان گەورەتر بڕیار دەدا. ئەمە کێشەی وڵاتی ئێمەیە بە ناوی دیموکراسیەتەوە ڕۆژ بە ڕۆژ قەیران بۆ ئەم میلەتە دروستەکان و بارودۆخەکان بەرەو خراپتر بردوان. کاتێک ساڵی 92 دوای ڕاپەڕین یەکەم بەڵێ باش مامۆستا دارەکەواتە کە پەرلەمان لە دەستی حەزبدا بێ لە دەستی تاکە شەخصدا بێکەواتە بوونی لە ئێستادا چ زەرورەتێکەوە لە ئێستادا چ دەکا پەرلەمان و پەرلەمانتارەکان خەریکی چین بەڕاستی؟ زانیکی خۆی دەسەڵاتی سیاسی بۆ شەرعێدان بە کارەکانی خۆی دەیەوێت پەرلەمان هەبێ و پەرلەمانی دروست کردووە بۆەوەی بیشەرعێنێ بۆی بڵێ من ئەمە پەرلەمان بڕیاری بۆ داوام حکوومەت پەرلەمان دایناوە. بەڵام وەکوتم ئەم پەرلەمانە کاتی خۆی کە خەڵک پێی دڵخۆش بوو لە ساڵی 92 دامەزرا بۆ ئەوەی پەرلەمان خاوەنی بڕیار بێ و دوجار ئەو نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکە. بەڵام وردە وردە ڕۆژ بە ڕۆژ پەرلەمان بێهێزتر و بێڕۆڵتر کرا هەتا ئەوە ئێستا کە بینین بوون و نەبوونی یەکسانە. بەڵام ئەمان بۆ ئەگەر بۆ شتێکی ڕەمزیش بێ دەبێت پەرلەمانەکار بمێنێ بۆی بڵێن ئەمە شەرعێتمان لە پەرلەمان وەرگرتووە. بەڵام خۆرەزانی پەرلەمان ناتوانێت یاسا دەرکاتدایان لەم پەردێتە بەری واگەر یاساشی دەرکرد دواتر ئەو یاسایانە جێبەجێ ناکرێن. و من خۆم وەزیر بووم لە حکوومەتە چەندین جار پەرلەمان داوای وەزیری کردووە بانگێشتی وەزیری کردووە بۆ پەرلەمان وەزیرەکە ئامادە نەبووە بچێەوە پەرلەمان نەیتوانیوە ئەم وەزیرە بەرێتە پەرلەمان وە لێ پێچینەوەی لەگەڵا بکاوە نەیشی توانیوە تەنانەت متمانەی لێ بستێنێتەوە. پەرلەمانی عراقی متمانەی لەدایان وەزیر سندەوە بە درێژایی پەرلەمانی کوردستان نەیتوانیوە متمانە لە وەزیرێک بسەنێتەوە. و چەند جار بۆ نمونە داوای وەزیری سامانە سروشتەکان ئاشتێورامی کراوە بەڵام بەدەم داواکانەوە نەچۆ نەشیان توانی هەڵوێستێکانە بێت چونکە پەرلەمانەکە پەرلەمانی حیزبیە. دوجاری بۆ نمونە لەم یاسای چاکسازیە حیزبەکانی دەسەڵات ئەگە پەرلەمانتارەکانی دەسەڵات بۆ شەریەتدان بە پرۆژە و پلانەکانی حزبی دەسەڵات لە پەرلەمانن و وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد دەسەڵاتە دیکتاتۆرەکان پەرلەمانیان پێویستە بۆی کە شەریەت بەکارەکانی خۆیان بدەن. بەڵام ئەو هێزانەی دیکە ئیشیان چێ لە پەرلەمان کە لە دەسەڵاتدانی بەزانی کێ بێەوە بڵێن پەرلەمانی ئێستا زۆرینەکەی کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان هەرچێکیان لە حکوومەتا بەشدارن و ئەوانە زۆرینەن و بۆ نمونە لە یاسای چاکسازیدا هەر ئەم سێ لایەنە جێبەجێکردنی یاساکە و وردەکاریەکانی و تعلیماتەکانی هەمویاندایە دەست حکوومەت یعنی حکوومەت دەسەڵاتی هەبێ لە جێبەجێکردنی یاساکە و لە دەرکردنی تعلیمات لەسەری. واتە ئەم سێلایەنە کە زۆرینە بڕیار دەدەن لایەنەکانی تر کە بەداخەوە لەماوانە کەمینەن ڕاستە ناڕزاییان هەیە هەڵوێستیان هەیە دەنگ هەڵەبڕن. بۆ نمونە کاکسەران عومەر کە پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامیە ڕاوتێبینی خۆی دەربڕیوە لەسەر حکوومەتی هەرێم و بەرپرسانی حکوومەت و کاوانە کاری بزنس و بازرگانیەکەن ئەوە تا هەر ئەمڕۆ بە ناوی سەرۆکی حکوومەتەوە داواکەن بدرێ بە دادگا و داوای لەسەر قەید کرێ. ینی پەرلەمانتار ناتوانێت حەقیقەتەکانیش باسکەن تۆمەتی بۆ دروستەکرێ.
ئەمە کێشەی وڵاتی ئێمەیە بەداخیشەوە ئێڵێم دەکاتی هەڵبژاردنە ئەم دەسەڵاتە خەڵقی وا بێزار کردووە زیاد لە 150 خەڵقی کوردستان نەچێتە سەر سونقەکانی دەنگدان ئەو لە 150شی کە چووە معلومە ینی زۆرینەکەی دەسەڵات لە ڕێگای هۆکاری جۆراوجۆرە توانیوێتی دەنگەکان وسۆگەر بکات لەسەر هەموو شیانەوە تەزویر و ساختەکاری ئەو لایەنانەی کە لە بەرەی گەلدان و ئۆپۆزیسیۆنن بەردەوام ئەوانە کەمینەیەکی خەڵک دەنگی پێداون کە نانتوانیەوە ببنە زۆرینە هەتا گۆڕانکاری بکەن وا بێ وەکو بیرمەندێکی فەڕەنسیەڵێ زۆر جار دەسەڵاتەکان کە خەڵک سەرکوت دەکەن ئەم سەرکوتکردنە درێژەی ئەبێ وای لێدێ یەکدوونەوە ئاگرێتەوە دواترنەوەیەکی دەستەمۆ دروزە بێ واتە نەوەیە کە ڕەخنە لە حکوومەت ناگرێ یا گە ڕەخنەش بگرێ قسەکردنە ناتوانێت ڕوبەڕووی گەندەڵەکان بێتەوە بۆیە بەداخەوەڵێم خەڵکی کوردستان لە تاو دەردەکانی خۆی و لە بێزاری لە گەندەڵی و لە سیاسەتی چەوتی 28 ساڵەی دەسەڵاتی کوردی تەنانەت بەشداری پرۆسەکانی هەڵبژاردنیش ناکە و لە بارودۆخێکی ئەوە شابینین بەڕاستی زۆرینەی خەڵک بێدەنگی هەڵبژاردووە کەەوە بۆ خۆی مەترسیدارە باشە بۆچی حکومەت دەست بۆ موچەی بندیوارەکان نابات بەڵام باسانی دەست بۆ موچەی فەرمانبەران دەبات بۆ ترسێکی زۆر هەیە لە ئێستادا باز دەکرێت کە یەکێک لە ئەگەرەکان لەو قەیرانەی بەهۆی ئەو کۆمەڵە کێشەیە کە ڕووی لە جیهان و هەرێمی کوردستان کردووە جارێکی دیکە دەست بۆ موچە ببرێت بۆچی حکومەت لە هەموو هەنگاوەکان دەست بۆ پرسی موچەی هەوڵاتیان دەبات زانی یەکێک لە هەرە مەترسی با بڵێن کە مەترسیەکانی ئەم دەسەڵاتە ئەوەیە کە خەمخۆری خەڵک نییەوە بیر لە چارەسەری کێشەکان ناکاتەوە کوردستان هەرێمێکی دۆڵەمەندە سامانی سروشتیمان هەیە نەوتمان هەیە غازمان هەیە داهاتێکی زۆر لە بەغداوە دێ دوجار وڵاتێکی کشت و کاڵین و بەشێک لە پیشەسازیمان هەیە لەگەڵ هەموو ئەمانەشان ناتوانن موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین کەن بەڵام بەرپرسانی ئەم وڵاتە بەشێک لە کۆمپانیاکان بەدەیان ملیارد دۆلاریان لە بانکەکانی دەرەوە هەیە کە هەمووشی لە پەنای ئەم دەسەڵاتەوە دەوڵەمەند بوون ئەمە کارەساتێکی گەورەیە دوجار حکوومەت کاتێک قەیرانێک دێتە پێشەوە هێشتا ئەو نەوتەی کە فرۆشاوە ئەوەی ئێستا پارەکەی وەرەگیرێتەوە هی دووسێ مانگ بەر لە ئێستاە دە ڕۆژە نرخی نەوت دابەزی و یەکسەر بیر لە برینی موچاکەنەوە کاتێکە بینن کە خەڵک فشاری خەڵک هەیە و ناڕەزایی هەیە و مەترسی خۆپیشاندان هەیە جارێکتر بەڵێن بە خەڵکەدەن نەڵێن دەستکاری موچەکانتان ناکەین بەڵام من ئەوەی لەم دەسەڵاتەیە بینم و تەجروبەشمان لەگەڵ یانە هەیەەوە خۆشمان لە حکوومەتا بووین ئەوە بینم کە دەسەڵات ئەگەر ڕاستەوخۆ لە ترسی جەماوەر موچەکەش نەبرن بەڵام لە جیاتی ئەوەی لە 30 ڕۆژە کە مانگێک 30 ڕۆژە موچە بدەن بە 40 ڕۆژارێگەیدەن ئێمە ئەوە لە کۆتایی مانگی سین و لە مانگی چوارین هێشتا موچەی ساڵی 2020 نەدراوە هێشتا موچەی مانگی دوانزەی ساڵی 2009 ماوە هێشتا موچەی زیاد لە ساڵێکی خانەنشینان نەدراوە یعنی ئەمە کارەساتە حکوومەت ڕێبازی جۆراوجۆری هەیە بۆ دواخستنی موچە و بۆ ئەوەی کە مافەکانی خەڵک نەدا خوێندنەوەی سیاسیە یاخود نەخێرەمە زانیاریەکی مەترسیدارە کە بە فعلی حکوومەت ئەو نیەتەی هەیە کە 40 بۆ 50 ڕۆژێک جارێک موچەدا بەش بکات زانیکی ئەوە حکوومەت پێشتر ئەمانەی کردووە و ئێستاش کردوێتی ئەو فەرمانبەرانەی ئەمڕۆ موچیان وەرگرت و ئەو وانەی بەیانیش وەریەگرن زیاد لە 45 ڕۆژە موچیان وەرنەگرتووە ئەی کەی موچەی مانگی یەکی ساڵی 2020 درێ یعنی هیچ پێویست بە زانیاری ناکە بەکردەوەوان جێبەجیان کردووە لە کاتێکە کە موچە لە بەغداوە هاتووە لە 150 موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەکان لە بەغداوە دێ باشە دەکرا لە 2 ڕۆژە موچێ دابەش کرێ بۆچی دە 15 ڕۆژی پێخایەنن بۆ ئەوەی کە وردە دوا بخرێ ئەم حکوومەتە لە کاتێکە موچە ببوورە بەرمیلی نەوت 100 دۆلاری کردووە نەیتوانی و ئابوورێکی سەربەخۆ دروستکە نەیتوانیوە موچە بە تەواوی بدا لە ڕۆژگارێکە کە نەوت 20 دۆلارە چۆنە موچەیەدا و ئامادەش نین بڕێک لە پارەکانی خۆیان لە بانقەکانی دەرەوە بێننەوە لانیکە و موچەی 1-2 مانگی لێ بدەن هەتا ئەم قەیرانە تێپەر دەبێ هەم پەتای کۆرۆنا بەرە و کۆتایی و لە ناوچوون دەچێ و هەم نرخی نەوت بەرز دەبێتەوە بە نەمانی ئەو پەتایە کە دەکرێ وەرمانگێک وابێ بەڵام ئامادە نینەوەش بکەن دەست بۆ
پارەکانی خۆیان کە بە پارەی میلەتە لە بانقەکانی دەرەوەی ئامادەنین دەست بۆ بەرن بەسبیر لەواکەنەوە یاری بە قوتی میلەت کرد. بەڕێز دارا محەممەد ئەمین چاودێری سیاسی سپاس بۆ ئەم دەرفەتەی بەڕێستان.